لە پارکی منارەی شاری هەولێر چوارەمی فیستیڤاڵی ساڵانە بۆ نمایشکردنی بەرهەمەکانی هەنگ و بەرهەمە ناوخۆییەکان بەڕێوەچوو. لە پێشانگەکەدا چەندین جۆر لە بەربوومە خۆماڵیەکان کە لە بەرهەمی ناوچە جیاوازەکانی کوردستانەوە پێکهاتبوون نمایشکران. هەرێمی کوردستان خاکەکەی و تەنانەت خەڵکەکەشی لە دیژیانی و خەڵکەکەشی لە بازووی خۆیدا بەشێکە لە هێزی کار لەوەی کە بەرهەمی گرنگی هەبێتن و بەداخیشەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ساڵانی دوور بەهۆی ئەو گەمارویانەی لەسەر هەرێمی کوردستان و لەسەر عێراق و ناوچەکە هەبوو بە هۆکارەکانی گۆڕانکاری کەش و هەواش لە بابەتی وشکە ساڵیدا بەشێکی زۆر لە بەرهەمی خۆماڵی لە دوای داوە. بەڵام ئێستا کە دڵخۆشین بەوەی هەنگاوە سەرەتاییەکان دەستی پێکردووە لە هەموو ڕۆکانەوە بەرهەمی خۆماڵی بە ئاستی بەرز بۆتەوە. بەشداربووان کردنەوەی پێشانگای لەو شێوەیەیان بە پێویست زانی بە تایبەت کە لەو ڕێگەیەوە دەکرێت بەرهەمە خۆماڵی و خواردنە کولتوریەکان بناسێندرێت و لە ڕێگەی فرۆشتنی بەربوومەکانیش سوودێکی مادی بەدەست بخرێن. چەند جۆرە بابەتمان هێناوە بۆ ئێرە ئێستا بۆ یەکێک لە بابەتەکانمان گوێزمان هێناوە کاکڵە گوێزمان هێناوە هەڵوژەی وشکراوە هەڵوژەی تەڕمان پێ هەنجیرمان پێ هەنجیر وشکمان پێ هەنجیری شاخمان پێ دا ڕۆنی مانگامان هەیە ڕۆنی هیزەمان هەیە ڕۆنی هیزەی مەیگەنە ناو پێسەی حیوان و دووشاوی تووتێگەن هەتا بمێنێتەوە لە هیزەکە خۆشتریشە بێت. ئەم جۆرە فستیڤاڵانە هەم سوودی بۆ ئێمە هەیە چونکە بەرهەمەکانمان ساغە بێت و هەم سوودیشی بۆ هاوڵاتی هەیە بۆ هاوڵاتی دوو سوودی هەیە یە لێرە شتەکە تازە و فرێشە ینی شتێک ئەکڕێ بەبێ موادی حافیزە دووهەمیش لێرە ینی سیعرەکانی لە بازار خواردترە بۆ نەیسا ڕاستەخۆ لە بەرهەمهێنەری ئەکڕێ. ئێمە لە شاری کۆی هاتوین بەشداری ئەم فیستیڤاڵەمان کردووە و ئێمە هەر فیستیڤالە لە هەر شوێنێک هەبێت وەکو بڕاندێک وەکو خاوەن بەرهەمێکی خۆماڵی ئەچین بەشداری ئەەکەین چونکە ڕاستی ئەمە دەرگایکی زۆر باش واڵا ئاکات بۆ ناسادنی خۆمان بە کریارەکانمان. کردنەوەی ئەم فیستیڤاڵانە کاریگەری زۆر باشی هەیە وەروەها سوودێکی زۆری هەیە سوودەکە لە چەند لایەنەوەکەوە سوود ئەگەێنێت ئەو کەسێک کە سەردانی ئەم زۆرە فیستیڤاڵانە ئەکات ئاشنا ئەبێ بە کۆمەڵێک لە بابەتە خۆماڵیەکان ئاشنا دەبێت بۆ بابەتانەی کە لەناو بازارەکاندا هەیە یاخود نمایش دەکرێن. ئێمە لە پێشانگەکاندا بە بەردەوامی بەوە ناسراوین کە شتانێک پێشکەش ئەەکەین شتانێک نمایش ئەەکەین کە جیاواز لە بازارە بنونە ئێمە گەزۆمان هەیە گەزۆی خۆماڵی کە لە ناوخۆی کوردستان دروست دەکرێت بەرهەم دەهێنرێت ئەم گەزۆیە تایبەتمەندی ئەوەیە کە شەکری تێدانە لە کاتی دروستکردنیدا شەکری تێدانیەوە تا ئەو کەسانی کە نەخۆی شەکریان هەیە یاخۆ ئەو کەسانی کە ڕێجیم دەکەن یاخود دایەت ناتوانەوە گەزۆی ئێمە بەکاربێن. لەم فیستیڤاڵە نزیکەی 200 کەس وەک فرۆشیار بەرهەمە جیاوازەکانیان نمایش کردووە. بڕیاریشە ئەم فیستیڤاڵە لە شاری هەولێر تا 3 ڕۆژ بەردەوام بێ.